وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا دەستی بەسەر زیاتر لە 50 تەن جۆری دەرمانی ساختەدا گرتووە. وەزیری تەندروستیش ڕای دەگەێنێت بەردەوام دەبن لە هەوڵەکانیان بۆ باشترکردنی ڕەوشی دەرمان. ڕاشی دەگەێنێت بۆ دڵنیابوون لە جۆر و کوالێتی دەرمان ڕۆژانە پشکنین بۆ 700 جۆر دەرمان دەکەن و لە هەوڵیشدا ئەو ڕێژەیە بەرز بکەنەوە بۆ 1000 جۆر دەرمان. مانگانە 700 جۆر دەرمان فەحس بکەین و هەدەفمانە ئەوەیە کە ئێمە لە ماوەیەکی نزیکدا بگەینە ئەوەی کە 1000 جۆر دەرمان لە مانگێکا فەحس بکەین. تا ئێستا نزیکەی 2800 جۆر دەرمان هیچ چەند کۆمپانی زیاتر لە 100 کۆمپانیا نرخی لەسەردانراوە و بە بازارەکان و بە دەرمانخانەکانە بڵاو بۆتەوە. ئێمە بە هاوکاری هێزەکانی دژە تیرۆر چوینە کەرکووک و چەند کۆگایەکی دەرمان چەند تەن دەرمانمان دەرمانی ساختەمان لەوێ دەستگیر کرد و لە دادگای هەولێر سکاڵامان تۆمار کردووە و ئەو خەڵکانی کە ئەو کاریان کردووە ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە و ئەو دەرمانەشی کە لەو شوێنانەی گیراوە هەمویان لەناو دەچن. لەبارەی دەستگیرکردن و داخستنی ئەو کۆمپانیانەی کە هەوڵی ساختەکردنی دەرمان دەدەن و دەیهێنن بۆ هەرێمی کوردستان، سەرۆکی لیژنەی یەخستنی دەرمان لە وەزارەتی تەندروستی ڕای دەگەێنێت تاکو ئێستا ژمارەیەکی زۆر کۆمپانیا داخراون و ئەو کەسانەشی لە پشت ساختەکردنی دەرمانەوەن ڕوبەڕووی یاسا کراونەتەوە. چەندان تیمان پێکەناوە لە پارێزگاکانی هەولێر لە سلێمانی لە دهۆک جگەلەوەی بۆ هەموو ئەو دەرمانخانە فەرمیەکان، ینی ئەو دەرمانخانەی کۆمپانیا و کۆگای دەرمان و دەرمانخانەکان جگە لەوە تیمێش کەشمان پێکهێناوە بۆ ئەوەی کە سەردانی ئەو عیادانە بکەن کە لەلایەن کارمەندی تەندروستیەوە بەڕێوە دەبرێت بۆ ئەوەی کۆنتڕۆڵکردنی ئەوانیشەوە. چەندەها کۆگا لە هەولێر داخراوە، چەندەها دەرمانخانە داخراوە تەمان بە هاوکاری سەندیکای دەرمانسازانی کوردستان و تیمەکان بە سەرۆکایەتی کوالتی کۆنتڕۆڵی کوردستان بۆ کوالتی کۆنتڕۆڵی ینی بەڕێوەبەرایەتی هێنان و پشکنینی دەرمان. باوتەی دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند مانجی داهاتوودا ڕەوشی دەرمان لە هەرێمی کوردستان لە ڕووی جۆر و کوالێتی و نرخەوە پێشکەوتنێکی بەرچاو بەخۆیەوە دەبینێت. ئەم هەوڵانەی وەزارەتی تەندروستیش لە چوارچێوەی ئەو لیژنانەوە دێت کە بەردەوام چاودێری بازاڕ و دەرمانخانەکان دەکەن با مەبەستی باشترکردن و بە کوالێتیکردنی دەرمان لە دەرمانخانەکانی هەرێمی کوردستان. هەڵگورد ئەحمەد، کورساد نیوز، هەولێر.